ئێستا لە هەموو جیهان باسی فیلمانوەکەی جاکی چانە The Shadows Edge. ئەم فیلمە باز لە چیرۆکی ئەفسەرێکی شارەزا دەکات کە لە خانەنشینیەوە دەگەڕێنرێتەوە بۆ سەرکار تاوەکو سەرکردایەتی تیمێکی گەنج بکات و باندێکی تاوانکاری دەستگیر بکەن کە مەترسین بۆ سەر جیهان. دەبێت دانی پێدا بنین و چاوی خۆمان لە ئاست ئەو ڕاستیەتدا نەخەین کە ئەم نواندن و ئاکشنە بۆ تەمەنی 71 ساڵ کارێکی یەکجار سەختە. بەڵام جاکی توانیوێتی دووبارە بیسەلمێنێت کە تەمەن قەبارەی ژمارەیە نەک قەبارەی تواناکان. ئەم فیلمە پڕۆپڕە لە هێجان و ئەکشن و سەرکێشی، فیلمێکی تەواو جیاواز لە فیلمەکانی پێشووتری جاکی چان. شایانی باسە بینەران زۆر بە گەرمی پێشوازیان لە فیلمە نوێ کرد و هەر زوو جێی خۆی لە دڵی زۆرینی بینەراندا کردەوە. تۆی بینەر کام شێواز و دەرکەوتنی جاکیت لە جوانترە، ئەم شێوازە یاخود شێوازە ڕۆستەنەکەی خۆی.